بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش بە خزمەتی ئێوەی ئایز و خۆشەویست شاد دەبمەوە. زۆر ناڕەحەت و نیگەرانم بەوەی بارودۆخی بازار بەم شێوازە دەبینم. دڵگرانم لەوەی کاسبکاران بەشێکیان ناتوانن داهاتێک کۆبکەنەوە کە بەشی بژێوی ژیانیان بکات. دڵگرانم لەوەی دەبینم بەشێک لە حەمباڵەکان دەڵێن لە بەیانیەوە 2000 3000 5000ێکمانیش کردووە. ئەخەر لەم وڵاتە بتوێ بژێوی ژیان دابین بکەی بە 500 و 3000 دەگەی بەکوێ. جا من دەچمە لای بەشێک لە کاسبکارانی شاری هەولێر بابزان لەسەر ئەم بارودۆخە سەختە ناخۆشە چی دەڵێن، قسەی وان چییە؟ ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته بخير بيت. بازار چۆن ئێستا؟ بازار والله لو پڕ خراپی دایە، بازار خراپە؟ زۆر خراپە لەبەر ئەوەی تۆ ئەگەر لە بازاری لە ماری خۆت بێتە چوار دینار لە ژیرفان نەبیچیشن لە بازاڕیە پارە نییە، دەردەکە هەموو بێپارەیە. لەکەینی و لە بازاڕی من تقریبا لە هەشتاوە لە بازاری بێ بازاری واشم قەت نەدیوە، لە هەشتاوە لە بازارم بێ بازاری واشم نەدیوە قەت. کورتی درێژی بووە ماوەک بووە ئەوە بووە لەسەر زادەمین گەلەکە لە باشتر بوو. ئەو شتانە ڕوویداوە بەڵام وا بێ بازاری قەت بێوانە بۆ خەڵکەوا بێ پارە نەبە زۆر لەو پەڕیگرانی کە تەنەکەی ڕوونی بە 100,000 بوو لەو کاتی ئەو عالەمە دەژیا وەکو گوڵ و لەبەرچی لەبەرەوەی کەسابەتە بوو پارەی پێپەیدا دەکرا. ئێستا ئەو زادای ئێمە لەوێ کێکمان دەبێت ڕۆژە بوو 500 دیناری ئەسلیمان پێ دەبڕا لەبەرەوەی مەوادە ڕۆژ و مووسڵ ئەمە لە سلێمانیمان دەینا دامان دەناهرە یەکسەر چاوەڕێیان دەکردین هەتا داهاتنەوە یەکسەر بە جملە دەمادا بێ قازان چاکمان پێ دەبڕات لەخوا بەزابی زۆر وەرەوکانە گرانی بوو های لای دەشیان زۆر بە باشی دەژیان. ئەو کاتی خەڵک شتی دەکڕی و دەیفرۆشت و ئیشەک هەبووە نیە؟ ناڵێم بازار هەبوو چەند مانگەوە بازار ڕۆوانێ؟ ئەوە تقریبا بۆ 3 مانگ دەچی بازار نییە بەزار بەتاواتی. دووەم ئەو کاتی قازان زیاتر بێ ئێستا قازان زۆر کەەوە بۆ نمونە ئەو ئاوەمەد بماندانێ بە 800 دیناری بە 900 دیناری بە 100 دینار خێر دەفرۆشی 100 دینار بە دوو ڕۆژان 56 قنی نافرۆشی بێ بازاری زۆر پێوەی دیارە بەچی ئەوەمە ڕێهات سەر بەخۆ دوکانە چشت نەبوونی دەبا شەریک بی ئەو کاتی بڕە تۆزەکەەوە تریش بوو بڵێن چەند کەس بوو پێ خۆیشتان دەکرد. ئێمە لەسەر زیادە بووین هەرکەس مێزەکمانە بوو بۆ مێز هەرکەس مێزی خۆیە بوو بەڵام اختیداری ئەوەمان نەبوو دوکانێ بکرێ بگرین هەرکەس دوکان چیمان نەکرد بە هەر 6 کەسەکە دوکانێکمان دەکرد ئەشیاکانمان تێکەڕە کرد دەمان بردە دوکان دەلێت تێکەڵمان سبەینان دووبارە بە عارەبانە دەمانهێنادا. بەڵام بەشی بژێوی ژیانی خۆش بەڕێ زۆر باش بوو زۆر ئەو پەڕیگرانی بوو ناڵم ڕوبەی گەنم بە 120 دیناری بوو ئەو دەژیاشی باش زۆر بە ئیدارەت دەکرد لەخوا دەبینم سبەینان نێڕوانان ئێواران ئێرە هەر چۆلە ئێرە بەردەوام چۆلە بگشتە ئێمە بەیانیان زوو سەعات حەفدەینە ئێرە زاری وادا هەتا نیڕۆی سفتاحی ناکەی هەتا نیوە سفتاحی ناکەی هەتا ئێوارە وزای ئەمە چشەکەن یەک شمانەیە چ شتێک بفرۆشین دەینووسین هەموو دەنووسی ئێواران دەردێکەکەین بزانانی هیچمان پێ وڵات جاری وایە خۆمان و کرەیەکەمان دەزاری وایە 10,000 دەمینێتەوە داری وایە هیچ نامینێتەوە ئەو دەبی لەگەری بڕۆی ڕێوە هیچ کەسابەت هیچ کەس نازانی لەو کەسابەتە زیاتر ئەگەر بخۆ بڕۆژبی دەبی ئەوە لەگەری بڕۆنە ڕێوە. چەند دەبێت لە بازاڕێ؟ پێشی بەخێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم کەناڵی پێیان کەناڵش خۆشە وەڵا ئێمە تقریبا من لە منداڵیەوە لە بازارم لە منداڵیەوە ینی هەر ئیش کاسی بیم کردە ئەو کاتێک کە خۆش خەرج کولێمە بەس هەر ئیش کاسی من خۆم تەعین نەکردە دەرچووی زانکۆی بەڵام نەچووی دانەمەزراوم خۆم تەعین نەکردە هیچ موسێ شت نییە هیچ. چۆن بوو ڕوود لە کەسابەت کرد؟ وەڵا هەلە منداڵیەوە باپیر بابم یعنی
كاسب بووە هەر لە گەروی لە دوکان یعنی هەر جملە فرۆش بووینە و ئیشی جملەمان کردەوە هەر لە گەروی یعنی خڵقمان دایتی سەر کەسابەتەکەی ئەو کات ئیش باش و بازار باش بوو وەختی خۆی بازار دەرجەیەک بوو وەختی خۆی ینی بازار ئەوان نەبوو ینی هەرجانی بوو پارێکی جوان بوو خەلک تەماع نەبوو خەلک ینی بەرەو ئەوی ناکە ئەو شقە دروستکە قەسری دروستکاتن ئەوە هەموو لە خانێ بە قوڕەکانە ژیان ینی من بەخۆم خەرچی ڕەوان دزم خەرچی ڕەوان وەخت خۆی ینی هەر هەمووی خانی بە قوڕ بوو ینی خانەکان ئەوانە بوو ینی خەلکەکی بەسیط بوو ینی تەنها بژێوی ژیانی ڕۆژانەی هەبیتن تەنها ئەوەندە بوو ئەو کاتی خەڵک بات بە بازار لەگەڵ خۆی دەتوانین شتێک ببات و بژێ ژیانی خۆی دابی بکەوانی ئەرێ والله ینی ئیسانەکەم بە بیرم دێتن کابرا کە ئیسان کە لێرانە کابرا شفتەیەکە کریتن وەت خۆی شفتیان ئەکرد دوولەت ینی بە پارتییان بردەوە ماڵێ پارتیە شفتیانە بردەوە ماڵێ ئێستا بە خۆت خاوەنی ئەو جملەیە بڵێ ئێستا بازارتان کووە والله ئیستا بازار ئەگەر پارە هەبیتن لە بازار عیبی نییە ئەگە موچە هەبیتن هیچ عیبی نییە بەڵام تقریبا ئەو دوو مانگا بێ موچەی ینی بازارەکە بڕک شلۆقی کەتە ناوێ یان لەبەر ئەگەر موچەکە تەوزیا بکرێتن ئەوە اعتیادی بازار ئەبیتەوە بازار خۆشە بیتن ینی خەڵکەکە جیرفانی پڕە بیتن لە بازارم دەزانن خەڵک جیرفان بەتاڵە ئێستا خەڵک تقریبا زۆر کەسێ قەرداریشە و ناتوانانی پارەکەی قەردیشی بداتەوە بینی کرێتیە خەڵکی قەردارت بی ئێستانکە ئیشیمە هەم لەسەر قەردا قەردەکە نایەتەوە چەند قەرداری تونا بەگشتی چەند پارە لە قەردا ئێستا چەند کۆگا هەیە لە هەولێر هەموو قەرزاری منە چەند کۆگا هەیە لە هەولێر هەموو قەرزاری منە کۆگایە گەورەکان دەتوانین ڕقەمەکەم پێ بێت چەند ناتوانم ئەو قسەی بکەم ناتوانم تەمە بەس کۆگایەکان ئەمە تەوزیی سەر کۆگایەکانەکەین کۆگای هەمووش قەردا هەیە ئیستا دوو قایمە سێ قایمەکەت سەرێک دیارێتم وڵا پارە نییە ئەشای دەوێتن پارەش نییە ئەشای دەوێت پارەش نییە یعنی هیچ چارەمان نییە ینی دەبیا لەگەڵ ڕۆیشتینە دوی هەر ئەوش لەگەڵ بڕۆین بەخۆشمان کە ئەشای دینی لە دەرەوە هەمووی بە نەقدیە هەمووی نەقدیە قەردی تێدا نییە هیچیت نە لە ئێران نە لە ئوردۆن نە لە لوبنان نە لە شەریکات هەمووی پاری نەقدی وەرەگرن هیچ بەغدا هەمووی ینی نەقدی وەرەگرن کەرامە هەبی کوردایەتێبی پارەمان ناوێ پارەمان دۆسیە بابزانم چەند دەبی لە بازاری خەریکی کەسابەتی ئەم لە نۆتیەکۆ لە بازاری بوو لە نۆتیەکۆ 33 ساڵ لەو شێخەڵای بوو لۆ ئێستا خەریکی ئیشێنی بازار نییە بازار نیە کاکە پارە نییە خەرەگەوە دوو مانگو چەند ڕۆژە مەعاشیوە نەگرتیە کە پارەی نەوی باتەواتە تۆ 50 دینار چی لێ بکە ئەتو پارە لە باغەری نەبی زەوق دەبی کە مەعاش نەبی چ نەبی ئەو میلەت هەموو فەوتە هیچی نەما میلەت فەوتە هەرێ وڵ هیچ نەمایە حکومەتیش بە خۆی تێر و سندان لە میلەتیدا قسەکەی دەرێت تێراگەی نییە لە برسیە وایە دیگۆ زژی دەرێت زی تێر ئاگەر لە زی برسی نییە ئەمەش ئەومان لاتێ ناژوێنی قسام بکەین ناژوێری قسەی بکەین ناوەڵە ئەگە قسەی حەقەت بکەین ئێستا دوو ڕۆژکە لێ لە شێخەڵای من دەبن هەرێ وڵ ینی ئەوەی دەرێ هەناوە پڕی قسەیە سەری زارم تێدایە زۆری تێدایە بەس ناوێنم قسام بکەم هەرێوەڵە پیاو ڕاستی بدی ئەی بابزانم خەڵکی دەبینی هەمووها خەڵک بۆ نمونە پارەی لە جیرفان نییە بەشێکی لە بۆ پیاسەی دێ بەشەشیە دەرونی نامۆرا کرێسیە قوربە سەرێ سێ مانگە کرێدایە سوپەرمارکێتە یەک دنیا قەردارە کە پارەی معاش شوێکی دەستی دەداتەوە قەردی سەلون دەست پێ دەکاتەوە بە قەردەین تۆوە ئەوە چمان کردەمە وەچی کابراایك مەسینەکی لەبەر ئاوێ دابنێ بنی کومبی هەر ئای بێتێنان لە بڕاش لێ بڕوە ئەوڕەوە هەمان لاتە بۆ چیش دەکەیت بەخۆم دوکاندارم بۆتە لێرمە ئێستا حالیان ئەوی شەی دەکەیت دەتوانین داهاتەی پێ بکۆڵە چاوەڕقەیە کرێم دوو دوکانە بەخوا چاوەڕقەشم پێ دەناسی نابەخوای هەموو لە زێبی خۆم نابەخوای لە زێبی خۆم دادنی بەس چ بکەم ناتەم لەمانێ دانیشتمانی زەردەنیم دەدا مەجبورم بێم ئیشێ بکەم سمێنی وەرە و نیوڕانش بڕەوە دیتم لێرا پیاسە دەکرێت ئێستا دەبووە مشتری بەڕێ ئیش نییە ئیش لە سوێنی یەک مشتریم بەڕێکرد یەک مشتری نییە زاران مەزانە قسەیەک دۆستێک برادێک دێتەکەن میێوان بوو نەوەتانی قسەی لەگە بکەم لە بۆ مشتری ئێستاش هیچ نمایە
ئەرێ بەتەمای خۆی گەورە سپێ پشتیوان بەخوای قیم دەکەن ئینشاءالله لأنه تويكو بازار خذوها خراب بوا نە لە پاش کەرەنتینەوە هەمەلیاتە کەرەنتینە و داعش و ئەزە بە خۆت دەرباخیکرێت معاشات نەهات هات نەهات ئەنگۆش لە چاوتان لەوەیە هەواڵەش وڵاو تۆ برێ موچە دێ مندارەکانم هەموو معاشخۆرن هەمی لە من وەردەگرین ئێستا فەقیرانە ئەو 100,000 لێ ودێ ئەو 150 لێ وەردەگری معاش وەردەگری دەمداتەوە ئەمن نەبوو مندارەکانم هەموو لەو گۆڕە دەکەن بە خۆت موچە خۆریژنی ناوەڵ دەرێم بە خۆ موچە خۆر نیمە مندارەکانم موچە خۆرن بەزەم پاریان بەقەر دەدەن ئەرێ بەخوای هیوایە سەتی دەمی 150 دەمەتە معاش وەردەگری ئێستا چەند 400,000 قەردارە فەقیری دوو مانگە معاش وەرنەگرێت ئەوە سێمە ئێکرێت چیشەیە چ بکە ژیانەکە زۆر ئەو هایە زەحمەت بووە ئیلا گەو خوای چاچی بۆ بزان پێمان چانەبی خواسانی کە ئینشاءالله ئینشاءالله خوا ڕەحم بام لای بکەم موفق ئینشاءالله موفق ئینشاءالله دەستان خۆش سلام علیکم عليك السلام ورحمة بخير با بزانم لەگەڵ ئیش و کارەکە تا چۆنی والله إيش كارك تبري خرابة يعني نبازار هي نمعاش هي نهيزني هيت چەند دەبی لە بازار خەریکی کەسابەت والله أمن تقريبا 2 ساعة ونيو سيدتي على لو زياد ريش هەر بۆ ئاربانەت خەریکی کەسابەتی أري والله ئێستا بازارتان نییە نا والله لەسبێنەوە چەندە دیش کردی بخواي لسبيني ودانشتي معني لا ساعات هاش نيو لوني هاتما لسبيني وسيزال مشكلة 3000 سيزال هاي جنزة شجارة وجران زلاو شجارة وجران سيزال با بزانم پرۆسیا سەرگیریت پێکی نەیە والله بتماما بەتەمای إن شاء الله ئینشاءالله ژیان ئێستاوە زەحمەت نییە بەو زۆرە بري والله زعمته زور زعمته وانە زور زعمته هذا بري وعسى شي خوش وعسى شي زعمت يعني هيزنا يسخوش شك الدنيا انما هیچم موبایلت بەکاردەهێنا بري موبايل ملو كان هنا يبي ايش هكا لا سوين دانشتي ما لا سو عارف انا موبايل كاركم اجا ايش مهبا كارم هبا موبايلي فرد موبايل لوتي ايش من موبايلي ام سالو گەنجەشی وەشتو قڕوز نییە بتێ پرۆسیا سەرگیری پێک بینی و لەسبێن و با 3000 ریش کردی بري والله زعمته او كري خانيه او كري كهرباء او كري اويا ناو مارا دي حکومەت چ خزمەتەشی بە گەنج کردیە چ خزمەتەشی تۆی گەنجی کردیە والله هيت هیچی لۆ گەنجان نەکرد هيت اللي عندنا كريم يا اخي دەبا ئێستا کو خزمەتت بکات تبع اسلو كنزان شش كرباء ولا شكرباء لو كنزان سەبوو ناکە حەزت لەیە پرۆسیا سەرگیری پێک بینی بري دەبە پێشنەی هاوسەرگیری پێشنەی خانوبەرت بدرێتی اي عتمان ام بتماي ام بنسلم بتماي ازوجيت پارەی دابایەت عندك باري داب انا كاكا ولو خود لو خود برو جنش بي بينا خانش بي بكرا سيارش بي بكرا جاني خود بي بروينا لەو بارودۆخی گەنج ژنی پێ نایە نا والله زور زعمته اگه کەسێک یارمەتی نەداتن بەخوا زۆر زەحمەتە هارێ وڵی زۆر زەحمەتە چەند دەبی خەریکەوەی شوکارەی والله تقريبا 7 ساڵە 8 ساڵەوی 7 سارە بەڵێ ئێستا بازار کووە والله بازار خراپە کراپە بەڵێ هیچ موچەیە شت نییە نا بەس هەر ژێوی ژیان لەسەر عاربانێ بەڵێ دەسبێنەوە چەندە دیش کردووە والله 4000 دەسبێنەوە 4000 والله چەند منداڵت هەیە سێ منداڵت هەیە بەڵێ جا لە خانووی خۆت یان کرێسیشی والله خان تقريبا يخوت باشە ڕۆژانە بە 4,000 بژێوی ژیانتان دەردێنی نا والله دەرناینی نا والله بس بكين باشە منداڵەکان داوای شتر لێ ناکەن بەڵێ والله داوا دەکەن بەڵێ زۆر جار توانات نییە بۆیان بکڕی نا والله دا شتێکم توانان نییە لەیان بکڕ کێنی و هاتی دەرێ لە بۆی شوکار والله پێشتر زوو داهاتم بەس ئێستا کەم ئیشەکە کزات دقیمە سەعات داهاتیمە درەنگ کات ئاراوە ئیش نییە کاکە چ بکەی هیچ نییە ناوەڵە ناوەڵە ئیش نییە ئەگەس بێنان زووش بێ دەبێ وا دابنیشی ئەلێ بدانشی هیچ نییە هیچ بازار بازار چۆ لە خۆڵە بازار چۆن ئاراوە باشە ئەوە لەکەینی و بازار دەخوا خراپە هیچ نییە بەخوای دەتێەوە ئەو ماوەیە بالاتە لەبەر بێ مەعاشی لەبێ
ببازاري بر أو هاي شكا ورقة استايو ئەو معاشە تاسی لە بازارین گۆش کردوانی عادي يا رو والله أجا كابرا أشياء بفروشي إمز أو ما عندي بيتو بازار ما عندي بس كابرا أشياء نفروشي ما بس أو ما نبي إيش ما نبي لە سبینیەوە بایچند دیش کردیا بخوي تازة 3000 مشكلة أري بخوي ئەی ماڵ و منداڵ والله ما روم ذا ما إخوة چەند مدارتێ ولا حافظ على بخ هەر ئەو شش دەکەی على بدي إيش هذاك ولا تقريبا لا نوت سوا ئەی هیچ کوڕەکەت نیە یارمەتی بدە هاوکاری والله كرم هي بس كرك يجناك بس دستكن بدايكم روزي أنا رزق داتي و دوا زايش أداتي إيش كي أوه خۆکرێچینی نا ولا كريستيني مال أخوي بس نا شکر ژیانەکە زەحمەت بووە هلا ولا زحمت بو هلا والله زحمت بو زور تابري زحمت بو جا پارەی ئاو و کارەبا أخوي سوت أو نانم بخير هذا كابلا أخوي خيري بنسي شارك هذا ناني هذا هلا ده بيدر أدي أسادي بيوش يزارز ده بدأ ما شبرنش چەند سارە لە بازاڕی لا نوت سوا لە نۆتسیوە مريم من السبب زوج هاتيمة من سعادة هاتيمة 5000 مشكلة 5 باشە هەر بەجددی ئەو بێمەعاشی ئەوها بازارێکی تاسیری ولا تاسی زۆر لە بازارێک بازار هەنما ئیشکار نەما پێشتر باشتر بوو هەتا ئێوارێت بای خۆدیش دەکرێت ئێستا نەما ئیشەکە نەما باش ئەتوو بام بێمە تەنیشت تو دانیشم ئەتوو پاس ساری لە بابرێن پاس سار لە بازاڕێ خەت بازار ئەوها خراپ بووە بەعاتیوان نەبوو نا ئەمە جارانان گۆم دەدیت هەمووتان خەریشی ئیش باش دانیشت ولا هیچ نییە پێشتر ئیش زۆر باش ولا ئیش باش ئێستا ئیشەکە نەمایە ژیان زۆر زەحمەت 5000 زوج هاتیمە سعادەش هاتیمە لە سبینیەوە 500 دیش جاو 500 بەشی چی دەکا بەچی ولا ئەگە بخۆی نانەش پێ نایە نانەشی وا پێ نایە ئەگە و کابرا نهات بە نەدابانێ دەبا سوبان نانمان خوارەوە پارەکەشە بە شێوەندەی دەکەن ئەدوو چەند منداڵت هەیە ئەڵام دووم هەیە باش کە داوای شتێکی لێ دەکەن نیتێت قەنەعەتیان پێ لا زەحمەتە زۆر ئێستا هەندە گەورە بووینە بەس پێشتر قەنەعەت نەبوو دەگۆ بابە ڕاز ناکەی دەگۆ بەس ئێستا هەندە گەورە بووە درێم نییە قەنەعەت دەکەن یعنی ئێستا ناتوانین بەدڵی خۆت نانەش نابەخۆی ناوەڵە نات ئێستا ئەو عینەکەم شکار پارەوام نییە پێ چاکەمەوە ئیتارەکەی بگۆڕم نییە 500 بدەمە 2000 ڕێ ئەویت کە بەس دەبی 2000 ڕۆژێ بەس دەدەمە ڕێ نسم دێمەوە 2000 لە ڕێی دەڕوە ئەگی باشە و 3000 چی پێ دەکڕیت ئەگە دووشی لۆ تەڕێ پێ بکڕێگە نایی سوێنێ خۆ لە مارە تووشی گارەگار نابی مندارەکان باش ناوە ژنی باش نیامە بەخۆرا قەنەعەتان هەیە ئینشاڵڵا لە پاش ناو ناخۆشیانە خۆشی ئینشاڵڵا 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 خۆشی بەشە سەبر دەبی سەبر تەعاملی هەبی سەبرت هەیە وەنیا ئەخوای بەسێن ئەی کەس بەینان دەی بسمیلای دەکەین دێم تەواکل عەلە الله خۆی بەناویتەوە نیا وارزقەچ هەدەدا خێزانەکەشم هەرەوا دەری ئەتوکە دێ دەرێ خێزانەکە دوعا لەو دەکەن هەلا دەرێ پیاوەکە بە تەمای خۆی بڕ تەواکل عەلە الله بەناوی خۆی بڕۆ خوا هەر شەش هەدەنێری پشت بەستن بەخوا زۆر باش ئینسانی موسڵمان دەی پشت بەخوا بەست قەناعەت ئەشاسە چاوەکەم ڕێستی بەڕێز نەگۆ برا گەورەی چاوە سا گەرمە وەنیا بله ئەی بازارشتان گەرمە نا والله بازار قرم نكاك بارني الراتب نيا زحمة زور زحمة زەحمەتە هذه كوكاكا وكهرباء هذه سان هاتوا بارا لتشدي نكاك اما 2000 بار بعدكم دي قال زحمة جيان زحمة بخوي والله بس عراق وهاي هيت زواني يون انا واني يون انا مخشيه مو بس هي اواني بس عراق نازم له هيك جيانك زحمة لما خربت هي من زور باش بقول عن اخوه بزياد قال زحمة دەست چەندیش کردی بقرآن من إيش دكم معمل مي مدعم ولا من دبازات زار إيش دكم بياوي لسبني ودانش دينار إيش نكدي
بخوي من صار من دار من زحمتها أنا بقرآن پارەی ئاو کارەبا باري أو كهرباء أو هلا لايق أي مصرفي مالي هم الروش زحمتها زور زحمتها پیشگران بۆ هر زور قرانا كاكا بقرآن باشە بۆتان دەردەینی ڕۆژە بە صدق كاكا خونا دتلي تسك لو دري صارك بارا ورنقري صارك بارا ورنقري كاكا يمن سبكه ئەخۆی مام حاجێکە بێ پێش قوربانت بم والله فلسەکەم ئیش نەکردیەوە چادە ڕۆژە من لە ناو نەزاری تەیراوەیمە عارەبانەشم لە گەرازی نەینایتە دەرێ خۆت ئیشی عارەبانەی دەکەیت ئارێ بەخوای بۆ تەمەنەی ئارێ وەڵە نیتیش تەمەن چەندە حەفتا و قسوو سارم مام حاجێت هەفتا ساری هەفتا قسو ساری ئەزە پار بە عاربانی وەدەری والله ئەویش نییە ئەویش نییە ئەگەر هەبی مەمنونی خوایم بەس ئەویش نییە نارێم عارەبانم لە گەرازیا بەسیتەوە بەخوای 15 ڕۆژە بی عارەبانم نەینایتە جادەی چەند سارە ئیشی عاربانی دەکەیت کوڕەوە 30 سارە 30 سارە ئارێ بەخوا خەت ئەوها خراپ بووە نەبووە شتیوە هەبووە بێ ئیشی هەبووە خەزەرێکی چابووەتەوە بەس ئەلعان نییە فترێک بێ ئیشی بووە بەس ئەوها لەسەر یەک نەبووە نەبووە ئێستا فەقیر کو بتوانی دارە بکە بەس پێ کوڕە ئیدارەی چێ لەلایەکی مۆلیدەیە لەلایەکی کارەبای ڕئیسیە لەلایەکی ئاوە نازانی لۆ چ غاردەی ئەو بەرپرسانە ئاگیان لە ژینگۆیە دی گۆڕ ئاگای چێ ئاپەندە چ کوردیەیە دەرێز ژی تێر ئاگای لێ بفرین ئاگای لێنی ئەشەد بیلا ڕاستە بەڵێوە ژیانەکە لۆ فەقیری زۆر زەحمەت بوو ئابۆتە قوزە قورت الآن مالمانە 5 عسارۆکان سپەینان بەیان یادێن بەوڕیمانە الآن ژاتمەوە ئەو لە سبێن و هاتبووی شێ بکەیت ئارێ بەخوای هیچ نەبڕادە گەڕی ئارێ وەڵە ليرة كاكا بارد دوي نانو کاکە هەموو شتیشی گرانە بەڕاستیتەوێ تەنەکەڕوونەک بە 500,000 یەک تەنەکەڕوو تازە معمەلە کرد بکڕم نە پێم نەکڕم ناوە بەرپرسانی وڵات ئەوانەی دەوڵەمەند بوون ئەوانەی لەسەر حسابی خوا لە گەرمام حاجی ئەوانەی لەسەر حسابی ئەم میلەتە پێگەویشتن ئەرێ پەرلەمانتارەکان ئێوە بە خەڵکتان دەگۆت دەنگمان بدەنێ دەنجی ئێوە دەگەێنین ئەوە زیاتر لە 7 مانگە خەڵک دەنجی بەنگۆدایە داکۆچی لێ بکەن دیفاعی لێ بکەن کەچی خۆتان چەند موچەیەکتان وەگرتیەکە موچێ هەریەکێکتان 8 میلیۆن دینارە خەڵکیش ئاوا لە شەر شەقامەکان بە دوای ئەوە دادەگەڕێ کارێکی دەست بکەوێ خەڵک هەیە دێتن لە سبینی هەتا ئێوارێ دەگەڕێتەوە 2000 دیناری شێ ناکاتن ئەمە بارودۆخی خەڵکیە خەڵک هەڵوێستی لەنگۆ دەوێت ئیشی پەرلەمانتار یاسادانان و بە دەداچوونە لۆیە دەبی بەرپرسەکان ئاگایان لەنگۆبی ئەو پەرلەمانتارانەی ئێستا ئاگایان لەنگۆیە نا ولا كذا قال لك كذا خار نا ولا كذا قال مني نا ولا كذا خۆیان 8 میلیۆنی وەردەگرن دێخنە بەرشان انا ولا بام ولا كذا قال لك كذا خار زعمت الجان زعمت زور زعمت ئەتو لە سبێنەوە بێ دەرێ بۆ گەرمای ئارەقی ڕەش و شینی بکاتە 2 دیناری انا پێیاکەی بقران كل نيار اوجني بقران والله هبي ده كمس انا بخوي نيك هاك ئەوە بۆ گەرمای لۆ لە بەرکردیا ولا بارو مردن مخواري من لويه انا بقدر قلب نصدي انا بخوي بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە کاسبکارانی شاری هەولێر بوو پێشینان دەڵێن ژی تێراگای لە برسی نییە خەڵک لێرە لەم بازاڕا هاواری لێ هەستاوە دەڵێ ناتوانم بەشی بژێوی ژیانی خۆمیش بکەم خەڵک هەیە دەڵێ من لە سبینەوە هاتیمە 1 دینارم هیچ نەکردی وا دەگەڕێمەوە ینی خەڵکمان دواندووە تەمەنی زیاتر لە 70 ساڵە دەرێ ئەمن ئامادەمە پار بە ئاربانەی وەبنێم بەو تەمەنەی بەس 5,000 چیش بکەم ژێوی ژیانی خۆم دابین بکەم ئەخەر بەرپرسانی ئەم وڵاتە ئێوە ژیان و گوزەرانی خەڵکی نابینن بەم زۆر بەم شێوازە نابینن خەڵک لەسەر حاڵێکدایە نایەنە ناو بازاڕێ ئێوە خەڵک نابینن لۆی ئەنگۆ بەرپرسیارن لەم دۆخە خەڵک بەم جۆرە دەژیتن ئیمامی عومەر قسەی هەیە زۆر جوانە بەرپرسانی ئەم وڵاتە گوێتان لێبێت دەڵێ حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا ئەنگۆ حساب لەگەڵ نەفسی خۆتان بکەن پێش ئەوەی حسابتان لەگەڵ بکرێ بزانن خەڵک لەس ژیانێکدا گوزەر دەکاتن تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ